لە پایتەختی بەرهەمێنانی برنجم لە هەرێمی کوردستاندا ئەویش قەزای ئاکرەیە. ساڵانە لەم سنوورەدا زیاتر لە 12,000 دۆنم زەوی برنج دادەچێنرێت. بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە پارچە زەویەکانی ئەم سنوورە کەم دەبێتەوە بۆ 4,000 دۆنم. بەمەش زیانێکی زۆر بە جوتیاران دەکات. لە کاتێکدا برنج خۆراکی ڕۆژانەی بەشێکی زۆرمانە، بەڵام ساڵانە بە دەیان ملیۆن دۆلار بۆ کڕینی ئەم بەرهەمە دەچێتە دەرەوە. لە کاتێکدا برنجی ناوخۆ بە تایبەتی برنجی کوردی یەکێکە لە جۆرە هەرە باشەکان. کێشە و گرفتی جوتیاران چین؟ جوتیارانی ئەو بەرهەمە چ داواکاریەکیان هەیە؟ لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. برنج یەکێک لەو دانەوێڵانەی کە مرۆڤ ناتوانێت دەستبەرداری ببێت و بووە بە بەشێکی گرنگی ئاسایشی خۆراکی لە هەندێک لە وڵاتانی جیهان، بە تایبەتی لە کیشوەری ئاسیادا. زاناکان مێژوو دەرکەوتن و چاندنی برنج دەگەڕێنەوە بۆ وڵاتی چین لە دۆڵ و ڕووباری یانگیستی کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 100,000 ساڵ پێش ئێستا. لەوێ برنج بەرهەم هێنراوە. لە وڵاتێکی وەکو هەندستانیش بە پێی لێکۆڵینەوەکان مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 5,500 ساڵ پێش ئێستا. لەوێ کە ڕووباری کانگ یارمەتیدەری چاندنی ئەو بەرهەمە بووە. ئێستا برنج لە بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان بەرهەم دەهێنرێت. بۆ هەرێمی کوردستان برنجیش مێژوێکی کۆنی هەیە. ئەو برنجەی لێ بەرهەم دەهێنرێت یەکێکە لە جۆرە برنجە باشەکان لەسەر ئاستی جیهاندا. بەڵام وەک هەر بەرهەمێکی دیکە ساڵانە گرفت بۆ جوتیارانی ئەو بەرهەمە دروست دەبێت، بە تایبەتی ئەم ساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە. کم ئاویە و کەهرەبیشی کمە و شتیش مەسرەفیشی زۆر گرانە. ئەوە چێمیا، ئەوە دەرمان بژارەیە، ئەوە دەڕاستەیە، ئەوە قەلابێ، ئەوە خڕ لەسەر عەردەکەی حسابە. و خوددان بیرەکەش یعنی مەسەلەن لەبەر کەهرەبێ عەردە گرانە دەنەما. ئەستانە کە برنجی رووسی هاتی دەری برنجی رووسیا ناخورێتن. برنجی رووسی ناتێت یعنی معقول نیە برنجی شەشمەیی 6 مانگەکە بە 1500 بی ئەو بە 2000 بیتن. لە رووسیاش ڕات یعنی ها ناخورێتن. خڕ دەبێت دەلێ لە ئاستیکە. سەرقاڵن بە چاندنی برنجەوە، بەس چه جۆرێکی برنج دەچێنن؟ جۆرەکەی چییە؟ کام جۆرەی دەچێنن زیاترەوە؟ بەێ ما بە زۆری شەشمەیە چینین. برنج لە حەکەت و دەهی هەیوا 5 دەست بە دۆری خا بکەی برنج بسینە برنجی شەشمەیی. برنجەشی گەلەشی جوانی دەرسی ڕقم 1 برنج و پشتی هەتا سەرێ مانگا 6 بکەی شەشمەیی درستە. لە مانگا 6 وێوە کەس نەدیتەیەکەین پێنجمەیە بێنی و پشتی هەنجی تەعالفیە چینین، پشتی سادریە چینین، یعنی تقریبا 5-6 نەوعی برنج ماچینین. شەشمەیە سلەیمانی ماچینین، مانگەشێ لە بەهای تا لە شەشمەیەمە تاخیرترە. و مەسەرقالی برنجینە وەستێ ساڵە 72 ئەس تەگە بە ئابێ خۆ بە ڕەحمەت بیت ئەزی برمەنا برنج من دۆری خەکردن ساڵە 72 وەستێوێ ساڵێ هەتاوێ گاوێ ئەس برنجەکەم. ژیانەمە لەسەر برنجە بەس 7 ساڵە هەندی مەدیتە لە ساڵە 72 هەتاوێ گاوێ مە هشکە ساڵی وەچیڤە 7 ساڵە نەدیتینە. يعني هشكا صارك وتوبة هارد نرفسيا هلا بايزة تقريبا برينكتيا انه كعاب لهاردوا ناسي لازمه حكومة كهرباء خاصة منطقة ناب كوري كهرباء اللي زي دكت فلاحة اما تغاروا ايزار كده ب 5 مليون ليرة هارد ما يقرب 5 مليون تقريبا 2 مليون 3 مليون اجد ليدين وهكا كهرب نبي ما دي خسار بي اگر تو پێم بڵێ پارساڵ چەند دۆن مەچاندووە ئەم ساڵ بەهۆی کەمی بارانبارینەوە چەند دۆن مەچاندووە؟ بار من زيدو تغاري جان مكردو برنس زيدو تغاري قال ما ديكا سنة تقريبا ديكا 35 دونم تقريبا تشتشهوتها فمن نا 20 دونم من برنس عندي دونم يعني دونم هارده هاف سارة احتمال يعني ما 10 دونم ما بسينيت او منطقة آفا سر بخوتي للروبارة او آفنما انو كالعانا من زوجها ابو لسيتكا بار تقريبا من 6 دونم هارده اللي بكردو برنس هاف سارة هيك فاشكا عافيت دانيا هل أنا أزوي هاتي ميرا نخو من لسيت كاش برن ذكر من ليرا كرت بس لويدي آب نمايا أفهاش هكا حكومات كهرباء مبكتها مثلا بيرتو صار ساعات يا في منطقة خاصة يا بيرا برهمي مدي وشو هيتن إن شاء الله سمشتي لي نابل سنكو آفا
بە کەهرەبا تێتە سەرەوە نەک بە خۆتێت. اف سالا تخمین آمد که اف سالا برآورد گرپار کم پار نزدیکی 12000 دونم برنج یاد بود چاندن ولی اف سالا نخواستم نزدیکی 4000 دونم هادی نچاندن و سرچاوه آبش یه برنج رویباره بیرت ارتوازی نه و کانی نه طبعا باران رجا باران گلک که ماتی بیر کانی نی اف سالا نینن کانی آبا گلک کم بوی و نسبت آبا رویباراجی آست گلکی کم بوی گراود گرپار احتمال دا جودیار ما یه برنج اف ساله سر بیرت آوینه اوجی هنده گیرو گرفتید هین طبعا وکی کهربه او گیرو گرفتید هین کهرب مثلا مزاختوی زوره چونکی برابطر بیرت آکره سه کهربه شول کن جۆرەکانی برنج لە هەرێمی کوردستاندا شەژمانگی، سێمانگی، سەدری، عەمبەر، تەحالوفی بچووک، تەحالوفی مامناوەند، تەحالوفی درێژ، پاشا، بەدری، کەزنەدیت، بانی خێڵان، مەولەوی، بازیان. لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی کشتوکاڵە چی دەڵێ لەو بارەیەوە بۆچی وەک هەر بەرهەمێکی دیکە گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆ نادرێت بە تایبەتی لە ناوچەیەکی وەکو قەزای ئاکرێ کە خاکێکی بەپیتی هەیە بۆ بەرهەمهێنانی برنج. کاک فازل ئێوە چیتان کردووە بۆ پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆیی لە نێویشاندا بەرهەمی برنج بە تایبەتی لە قەزای ئاکرێ ئەم بەرهەمە زۆرە. بله دبر ما یا آکری دبر که کشتوکالیه و نخواستمه یا مشهوره به برنجی که ریجکا برچاف یا برنجی لیتیتا چاندن برابر زورن مزن و جوتیار نمونه محنه اما کوره بریا چاندن آکری به همو بشنوه و پاریکا ام هاروکار بینه دیگر جوتیار ما باشه خدمت چاندن دیسان هر راه بیتن به پیشکش کردن خدمت هر گرنگ بو خدمت کردن به وی برو بومی و همو بشین دیگه به این چاندن ده خدمت وی کرتای دهانه کشو هر سرکی ها مازن یا جوتیار ما بو وی برهمی او به بازار کرنه که با بازار که باش پیدا نابیتن بو وی برهمی چون که با رژه کزور تیتا چاندن و برهمی که زوریش تیتا بردست و حکومت هریمیش مقصر نبا به هیچ شیوه که لگل جوتیار کن یعنی چه روی دابش کردنی بنات تو و کام بیان دابش کردنی پین کیمیایی بیان یا درمانی بو نهیلانی ایش و درد و نساخی کن بید ل کارت گشتکاری به شیوه که گشتی. باشە کاک فازل ئەگە بەرسەری لۆکەم دابینکردنی بودجەی پێویست دەتوانێت کێشەکانی ئێوە بە تەواوەتی چارەسەرکار لەم سنوورێ؟ ئەکید کێشەی هەر سەرەکی بوو کە دیار دەبن لە دە و جوتیارێمە کە کەمتر خەمیش نەکەمتر خەمی کەم بژین کە کەمی هاوکاری ڕێبەری چاندنی دوو جوتیارەکان ئەوە دەمینیتەوە لەسەر ڕێژەی بودجە چەند بودجەکە بەلەندتر بیت و زۆرتر بیتن حتمما پێداویستیەکە زۆرتر پتر دەتوانین خزمەتی جوتیارەکەی بکەین ئەکید پتر خزمەتکردنیش دەبێتە دابەزینی کێشەکانی. لە سنووری پارێزگای سلەیمانی و ئیدارەی گەرمیان برنجی کوردی بەرهەم دەهێنرێ تەنانەت هەندێ جۆری برنج هەیە لەو ناوچانەدا کە زۆر دەگمەنە و کڕیاری تایبەتی خۆی هەیە بەڵام ئەمە لە چاو ماندووبوونی جوتیاراندا نییە بۆیە جوتیاران داوای پاڵپشتی زیاتر دەکەن لەلایەنی پەیوەندیدار. ئێمە بەیانیان زوو دەرەچین بۆ سەرکار برادەرەکانم دەسەکەنە بڕینی گۆلەکە و منیش کەسی ئاوی زیایە بۆی ئەبڕم کەسێک کەمێ بۆی هەڵەکەم بەدەر لەوەش من ئیشەکەی من تۆودانە سەرپەرشتی ئیشەکە ئەەکەم و ئێ تۆوەکەش بدەم ئەو تۆوەیش ناوێ ئاوابی وەشێنی ئەوێ ئاوابی چێنی لەبەرەوە بڕاتە ناوی قوڕەکە لەبەرۆ ئاوەکە هەڵی نەداتۆ دووبارە بچێت لە دەمکە لە کاناخڕ بێ. ساڵانە دەیان تەن برنجی کوردی بەرهەم دێت بە بۆنەی ئەوە زەویەکان ئاوی گرێتەوە و ئاوی باشمانەیە بەڵام بەوەنەی ئەوەی ئێستا ئاو کەم بۆتەوە
ئێمەش لە ڕاستە بە مەرەزەکردن ئاوی بەردەوامی پێویستە کە ئاوش نەبێ مەجبورە برنجمان ڕێژەی زۆر کەم بۆ تۆ یعنی ساڵ بە ساڵ بێ بەرەو کەمترە ڕوە بە بۆنەی بێ ئاویوە ئیسە ئێمە وەک جوتیاری گوندی پساکان ساڵانە هەفتا فەلاح لەیرە برنجی کوردی بەرەمێنێ ساڵی وا هەیە دەچێتە 40 تەن تا 50 تەن 30 تەن ئەوانە بەرەمێنی بەڵام ساڵ ئاو نییە وەکو ئاو نییە مەجبور وازمان لێ ناوە و زەویەکە ئەوە تا خۆی بینیت بەرهەمێکی کەمی هەیە ئەویش فرۆشتیانە بە 2 فەلاح ئیتر مەجبوری وازی لێ بێنی چونکە مەرەزە بە بەردەوامی ئاوی پێویستە ئێستر ئیمساڵ بەوەنەی وشکە ساڵیوە وازمان لێ ناوە برنجی ئەم ناوەش برنجی تایبەتە داواکاری لەسرە چونکە برنجێکی تایبەتە و ئاوی پاکە ناک برنجێرە نابرێتە بازار هەر برنجش هەیە لە بازار بە ناوی ئەم گوندانەوە دەفرۆشرێت بەڵام هیچی برنجێرە نیە چونکە برنجێرە مشتری تایبەتی خۆی هەیە خۆی دێ لەیرە ئەیبا پێویست ناکا بیبینە بازارە و ڕێژەکەشی ئەوەنە زۆر نییە گۆل بڕین لە ناوچەیەکەوەی بۆ ناوچەیەکی تر لە گوندێکەوە بۆ گوندێکی تر دەگۆڕێ ئەویش بەهۆی ئاوەکەیوە ئەگەر ئاوەکەی سارد بێت لە یەکی 5 دەسەکرێتە گۆل بڕین بەڵام ئەگەر ئاوەکەی گەرم بێت تاکو یەکی 7 ڕوە مشکیلەی نییە بە تایبەتی ئەگەر بڕێ بۆ هەواسان و ئەو منتیقە یعنی خواروی دەربەنی خان تا یەکی 7 ڕوە ئیسە ئێمە لە گوندی پساکان لە یەکی 5 دەست گۆلبڕی نەکەین چونکە ئەیرە ئاوەکەی ساردە و کاتی زیاترەوێ مەرەزش هەتا ئاوەکەی گەرم بێ زووتر پێگەیە بە تایبەتی بانی خێڵان مانگێک تا 20 ڕۆژ هەن لە دوای ئێمەوە ئەوان ئاوەکەیان کانزایە و ئاوەکەیان گەرمترە بەڵامی ئێمە ئاوەکەمان ساردترە و زووتر گۆلە بڕین ئیسا ئەمە هەفتا حەو فەلاحین هەفتا حەو فەلاحەکەمان ساڵێ نیوەی مانێکا و ساڵێ 35ێکە و ساڵێکش ئەوە کەمانەکەین ئیتوە بنێەوە دوشە عزیێتێکی زۆرمانێ لەینا ئێمە پارەکە چەڵبووکمان داهاتە کیلێمان داوەتە 2.5 کیلێمان داهاتە 2000 سە لە بازار ئەفرۆشیە کاراوە تورەگەژێک کیلۆی 3000ەکایە ئێداهاتە 3.5 بەڵام برنجی بانی خەڵان هەر لە جیاوە چەڵتوکی ئێمەی دەینە 2.5 50 کیلۆ ئەوەین بۆ بازار 33 کیلۆ 33 کیلۆ نیو تا 34 کیلۆ برنج سافی دەرەکە هەر ئەوەنە برنجەرەکە لەو 50 کیلۆ ئەگەر برنجی بانی خەڵانێ حسابی بکە کاورا ئەو ڕێژەیە بۆ دەرناکە کە کیلۆداتە 3.5 یان 4000 دینار ئێمە لە جیا ئەیدەینە 2.5 چەڵدوکەک برنجی بانی خەڵک ڕیزبەندی وڵاتانی بەکارهێنەری برنج لە جیهاندا چین، نایجیریا، فلیپین، ئێران، سعودیا، یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی، عێراق، مالیزیا. بە بازاڕکردن و تێکەڵکردنی بەرهەمی برنجی هاوردا یەکێکی دیکەیە لە گرفتە سەرەکیەکانی ئەو بەرهەمە بۆیە وەک بەشێک لە فرۆشیاران ئاماژەی پێدەدەن ئەگەر ئەو بەرهەمە بە شێوەیەکی کیز ئامادە بکرێت ئەوە کڕیاران ئامادەدین بیکڕن تا خۆیان نەچنە سەر ئاشەکان. کاک ڕەزوان ئێستا هاوڵاتیان چۆن برنجێکی کوردی ئەسلی جا بکەنەوە لە برنجێکی بیانی ئەم برنجانی کامی لە بازارەکان دەفرۆشێ بە ناوخۆیەوە هەمووی برنجی ئەسلی کوردیە؟ ناخێر ئەو برنجێ ناو بازاری تەفردن خڕ برنجێ کوردی ئەسلی نییە خەڵکێمە برنجی بیانی دینیت تێکەلی برنجی کوردیت کات تێکەلکات بەدە ناو بازاری مارکێتا سەرشارەعا کولا ناوپیکەمەتگەرنێن فروشن ئەو برنجی کوردی ئەسلی نییە برنجی کوردی ئەسلی دەبێت کۆبانی بکەتە شیو تامەوەی جیاوازە گەل برنجی بیانی پێکوەنانسیێت حەل نابیت برنجەکە تامی زۆر جیاوازە لەگەل برنجی بیانی هەنی هەر کەسی بخۆت شارازایش نەبیت دەزانیت کە برنجی ئەسلی تامی چوونە برنجی کوردی چاڵتوکی پیشی پێوەیە داسی پێوە لە کلەکێ دەڵێن برنجی بیانی ئەو پێوە نییە و تامی زۆر کراشی و تامی بیانی زۆر فەرقە لەگەل برنجی کوردی تامی برنجی بیانی تامێکی کەمن لێتێت باشە یعنی هەتا نەکەیتە شی و نازانی کە برنجی کوردی ینی بەوەشە دیارە فەرقەکەی ئاغلبە دەکەنە شیوێنگی دەلێزانن ینی ئەوە دیار ناکات بەس ئەگەر هاتە مشتری هاتە ناو بازار سەر ئاش دەزانە کە کوردی ئەسلیە یانژی بیانیە ینی سەر ئاشیش دیار دەکات باشە کاک ڕەزوان ئێرە بازارێکە تایبەت بە فرۆشتنی برنجە لە ئاکرێ باشە ئاکرێ بەناوبانگیشە بۆ برن
بەس دەبینی بەسم بازارێکی تەنزیم نییە دیکۆرێکی باشی نییە کارگەیەکی تیان نییە هۆکارەکەی چی ئەم برنجە بۆ ناکەنە کیسەیەکە و بە بازاری بخەن آخر خەڵکی ما زۆر کەیف پێێت و بێنە سەر ئاش برنج بکڕن نوکام شێم بکەینە ناو کیس 5 کیلو 10 کیلو 20 کیلو سەر مارکێتە تەوزیع بکەین بەس خەڵکی ما باوری نایێت بەر برنجی بیانی چونکی برنجی بیانی بازاری کوردی داگیر کردووە نەمایە برنجی کوردی هەموو برنجی بیانی دەفروشن بە ناوی کوردی اینجا خەڵک هەتا نایێتە سەر ئاش بە چاو خو نەبینیت باوری نایێت ئەگەر تۆ پێم بڵێ لە ڕووی نرخەوە هەرزانترین برنجی کوردی چەندە وە گرانترینیشی کوالێتەکەی کە زۆر باش بێ دەچێتە چەند ئیستا هەموو هەرزانتر دەڵێن تەحالف باشە تەحالف ئیستا 2 کم ڕۆبعێکی یعنی 1750 کیلۆیک هەموو گرانتر برنجی بۆنداری سادری ئەو کیلو ئیستا 3500 دینارە کیلو یعنی لەوە زیاتر تێبەر ناکەو سعرانە تێبەر نابیت ئەو سەر بازار دەمێنیت گاو بلند بیت گاو نەوین بیت وڵاتانی هەناردەکاری برنج تایلەند هندستان ڤێتنام ئەمریکا پاکستان دێمەوە دەشتی هەریر و باتاس لە سنووری پارێزگای هەولێر ئەویش خاکێکی گونجاوی هەیە بۆ بەرهەمهێنانی برنج لەوێ جوتیاران چ داواکاریان هەیە ئایا ئەمساڵ ئەوانیش بەرهەمەکانیان کەم دەکات یاخود پشت بە ئاوی ژێرزەوی دەبەستن بۆ بەرهەمێنانی برنج لەم ساڵدا ساڵانێکە وەکو جوتیارێک سەرقاڵی بەم کارەوە ئێستا لەم سنووری ئێوەیە کێشە و گرفتی جوتیاران چی یعنی چی پاڵپشتێکی جوتیاران کرێ بۆی ئەم بەرهەمە زیاتر بکرێ گرنگی زیاتر بەم بەرهەمە بدرێ کێشەی گرفتی جوتیاران ئەوەیە مەسەلەن ئێستا مەسەن زراعە چیمیا دەرمان وەکو ئەوانە ئەمە پێویستین بەوانێ لۆ برنجی ئەگەر ئەوە مەسەن یارمەتی بداتە فەلاحی زۆر باشە زراعە مەسەن بەرهەمەکی باش دەبی مەسەن برنجی چیمیای سپیە چیمیای ڕەشە دەرمانی بژارەیە ئەوانە زۆر باشە مەسەلەن لۆ فەلاحی باشە بەشێکی زۆر لە برنجی خڕدێ لە وڵاتانی دەرەوە دێت ئایا لە ڕووی کوالێتیەوە ئەوەی خۆمان باشترەیاوی لە دەرەوە دێت نەها خۆمان باشترە خۆمان سەحیترە بێ ئەوێ یعنی هەموو تەجروبەن لە سەحیە لەسە برنجی خۆمە ئێستا بڕۆ مەسەن نای برنجەکان نارین بەس مەسەن برنجی لە بازاڕی برنجی مەسەن کوردی و سەدری بخۆ تامەکەی 100 فەرقە لەگەی بازاڕی مەسەن تامی برنجان بخۆ مەسەن ئی بازاڕی دوکانان زۆر فەرقە بۆچیەوە تەنها بەس برنجی خڕ زیاتر بەرهەمدانیا برنجی وردەتان هەیە بۆ بیرتان لەو نەکردوەوە برنجی درێژیش بەرهەم بێنن ئێمە جۆری زیاتر برنج بە بەرهەم هینەوە بەڵام نزبەکەی بەو شێوەی نەبووە و هەروها ئەو ڕێژەی کەوە لە چاوەڕوان دەکرا بەرهەم نهات و هەروە ئەو تام و بۆن و جۆرەشی نەبوو کە زۆر باشە کێشە و گرفتی بە بازارکردنتان چۆنە ئایا هیچ کێشێکتان هەیە لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە دەرەوە دێت بۆ بەرهەمی ناوخۆ گرفتەکەی لە ڕووی نرخەوە بێگومان لەوەشان بێچێشە مەشاکەی نار کێشەی بە بازارکردنمان هەیە لەوەشان کە دووبارە دەگەڕێتەوە سەر وەزارەت ئەوانەکەەوە هاوکارمان نەبووە ئەگەر هاوکاربی بتوانین ئێمە داهاتی ناوخۆ لە برنج پڕ بکەینەوە ئێمە کێشەی بە بازارکردمان نامێنی بەڵام کێشەی سەرەکی ئێمە لێرە ئەوەیە ئێمە نزبێژی کەممان هەیە نزبەی زیاترەکە لە دەرەوە دێ ئەگەر حکوومەت هاوکارمان بی ئێمە نزبە زیاترەکە دابین دەکەین ئەو کاتی کێشەی بە بازارکردنشمان نامێنێ داوا لە برازوتارەکانشمان دەکەم کەەوە ئەمساڵ دەبی بەرگەی وشکەساری بگرن ئەوانە دەبی هەمومان هاوکار یەکتر بین ئەوانە چونکە ڕێژەی ئاوکە کەمە هاوردەکردنی برنج بۆ هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا لە ساڵی 2017دا بە بڕی 220 میلیۆن دلار برنج هاوردە کراوە لە ساڵی 2018دا بە بڕی 235 میلیۆن دلار برنج هاوردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان کراوە لە ساڵی 2019دا بە بڕی 240 میلیۆن دلار برنج هاوردەی هەرێمی کوردستان کراوە. شاری سلەیمانی یەکێکە لەو شارانەی لە هەرێمی کوردستاندا زۆرترین خواستی هەیە بۆ برنجی کوردی بەشێکی زۆر لە بەرهەمی برنج لەو شارەدا ساغ دەکرێتەوە بەو پێی شێواز و ئامادەکردنی جیاوازە لە ناوچەکانی دیکە بە تایبەتی لە چێشخانەکاندا
هەر بۆیە ڕۆژانە دەیان تۆن برنجی کوردی لەو شارەدا بەکار دەهێنرێت. ئێمە لەم چێشخانەیە چەند ساڵە برنجی کوردی سەرفەکەین بەسەر چاو بەس برنجی کوردی لە خزمەتە. برنجی کوردی تایبەتمەندی خۆی هەیە وەکو شاری سلێمانی شارێکی خۆتانەزان شارێکی خۆشخۆرن حەزیان لە خواردنی خۆشە. برنجی کوردی تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە شێوازی لێنانەکەی دەورە بینێ جاری وایە هەر چەنە برنج چاک بێ کە وەستاقی مەزبوط نەبوو برنجەکە جوان دەرناچێت. شێوازی لێنانەکەشی برنجی کوردی بێش لە ژەخورەیە ینی ئەگەر وەکو وتم دووبارەیەکەمەوە ئەگەر وەستاکەی مەزبوط بێ جانەکەم یاخوا بەخێر بێ کاگەمە سەرەوە چاوانم بەسەر چاو. دوای ئەوە ئێمە تاموچێژێکی تایبەتی هەیە برنجی کوردی بۆ نمونە مشتریمانەیە لە هەولێرەوە هەیە لە دۆکەوە هەیە لە کەرکووکەوە هەیە لە زاخۆوە هەیە تەنانەت لە جنوبی شەو مشتریە چەند جارێکێتەوە بۆچیە بۆ برنجی کوردیەکە چونکە برنجی کوردی تایبەتە زۆر خواردنێکی خۆشە بەنسبەت خەڵکی شاری سلێمانی و باسیەکەم چوادەوری شێسە فێری خەڵ برنجی کوردی بوون سە برنجی ئاکرێ هەیە برنجی بانی خێڵان هەیە برنجی زۆر شوێن هەیە برنجی ئێرانی هەیە برنجی ڕوسیە بە شخصی برنجی کوردی تەنانەت ڕۆژانە دەیان کیلۆ برنج سەرفەکەین هەروە بێتەوە ئەمە برنجی کوردی. برنجەکانی تر بۆ نمونە برنجی درێژۆمانە زۆر ڕەغبەتی لەسەر نییە چونکە برنجی درێژ هەر چۆنێ لێنی خۆش دەرناچێت وەکو برنجی کوردیەکە نیە ئەو تاموچێژەی برنجی بانی خێڵانمان هەیە برنجی بازیانمان هەیە برنجی پیرەمەگلوونمان هەیە برنجی دەشتی شارەزوون برنجی چاکمان هەیە. وەرزی مەرەزەکردن و چاندنی چەڵتوک بۆ بەرهەمهێنانی برنج لە ناوڕاستی مانگی حوزەیران دەست پێ دەکات و لە مانگی دا دروێنە دەکرێت. چەڵتوک لە هەموو خاک و زەویەکدا دەکرێت بەمەرجێک ئەو زەویە ساڵی پێشتر مەرەزەی تێدا نەکرابێت چونکە بژار و گژوگیای زۆر دەبێت و بڕشت یان بەرهەمیشی باش نابێت. برنج یەکێک لەو بەرهەمە کوشت و کاڵانەی کە پێویستی بە ئاوێکی ئێجگار زۆر دەبێت بۆیە بەردەوام دەبێت ئاو لە ژێر گوڵە مەرەزەکاندا هەبێت. کاتی چاندنی برنجە لە هەرێمی کوردستاندا ئەماش بە پرۆسەیەکی هەرەوەزی قورس بەڕێوە دەچێت. ساڵانە لەم وەرزەدا بەشێک لە جوتیارانی هەرێمی کوردستان بە پێی سنووری جوگرافیاکە دەست بە چاندنی برنج دەکەن. بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بڕی زەوی تەرخانکراو 40,000 دۆنمە بەڵام تەنها بەرهەمی برنج 35,000 تۆنە. لە کاتێکدا خواستی ناوخۆ بۆ برنج لە هەرێمی کوردستاندا ساڵانە 235,000 تۆنە واتە برنجی ناوخۆیی بە ڕێژەی تەنها 100 خواستی ناوخۆ پڕ دەکاتەوە و بە ڕێژەی 190 لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. وەزارەتی کشتتوکاڵ بڕی 40 کیلۆی وەکو پێداویستی ساڵانە دیاری کردووە. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 9 جۆر برنج بەرهەم دەهێنرێ کە دیارترینیان شەژمانگی و عەمبەر و سەدریە بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە کاریگەریشی دەبێت لەسەر بەرهەمی برنج. بە قسەی جوتیاران بێت ئەم ساڵ بە ڕێژەی 120 بۆ 125 بەرهەمەکانیان کەم دەبێتەوە. ئەگەر بە شێوەیەکی گشتی باز لە خواستی برنج بکەم لە جیهاندا ساڵانە 115 ملیۆن تۆنە. هەموو توێژینەوەکان بۆ ئەوان کە هەرێمی کوردستان کەشوهەوایەکی لەباری هەیە لە هەمان کاتدا خاکێکی بەپیتی هەیە بۆ بەرهەمێنانی برنج بەڵام تاکو ئێستا گرنگی ئەوتۆ بەو بەرهەمە نەدراوە لە کاتێکدا برنج خۆراکی سەرەکی ڕۆژانەی زۆر بەمانە.